سڵاو لێبێ مامۆستاگیان چۆنی؟ سڵاو بەڕێستان مامۆستاگیان ئێوە باشیش بێت. سپاس دەکەم مامۆستاگیان. بە ئەرێک نەبێ ئەمڕۆ ئەمانەیەت باسێکی بچووکمان بۆ بکەی لە چۆنێتی وەرگرتنی بەڕێستان لە زانکۆ. ساڵی چەند بوو وەرگیران؟ سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دیدارە بۆ پێماگەی سلێمانی. من مامۆستا کاوە ئەحمەدم. ساڵی 2003 من لە جامیعە سلێمانی وەرگیرام. ئەزمموی وەرگرتنی ئێمە لە ساڵانی پێشوە ئێستا زانکۆلای نەبوو، بەم شێوازە نەبوو. وەرگرتنی ئێمە مەرکەزی بوو. دەرجەکان کە هاتەوە ڕاستەوخۆ لەو بەشە کە ناوەکە دەرەچوو هەمووی لە جامیعە سلێمانی هەڵەواسرا و هەموو خوێندکاران ڕوویان کرد لە جامیعە سلێمانی بۆی ناوەکەی خۆیان دۆستنەوە. ئەسا ڕاستە مامۆستاگیان شێوازەکە چۆنی بوو؟ پڕکردنەوەی فۆرم بوو، ئۆنلاین بوو، بە چ شێوازێ بوو؟ من بۆ خۆم ئەوایل بووم لە مەحەدی تەکنیکی، لەبەرەوەی ئەوایل بووم ڕاستەوخۆ قبوڵکردنەکەم لێوێ بوو، جامیعە سلێمانی بوو. مامۆستاگیان تا چەندە ڕازی بوویت لە بەشەکەت؟ وەڵاهی ڕازی بوون ناتوانین بڵێم 100% ڕازی بووم، لەبەرەوەی من دووەم بووم لە قسمی ڤێتنەری، ئەوە لە طبی ڤێتنەری ناوم بەهاتایەتەوە، بەڵام ئەو غەدریان لێکردین و وە بۆڵە چاوەڕێ ئەوە نەبووین کە بەداخۆ مامۆستاگیان سەرکەوتوو بی. سپاس دەکەم. لە شە ساغ زۆر سپاس مامۆستاگیان. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دیدارە سەرچاو.